مامۆستا عەلیمەردان دەنگێک لە چەشنی گڕوتینی بابا گورگوڕ. مامۆستا عەلی عەبدولقادر مەردان لە ساڵی 1904 لە گەڕەکی بەرتەکیەی کەرکووک لەدایک بووە. باوکی عەلیمەردان خەڵکی گوندی کانیساردی سنووری شارباژێر بووە و لە شێخانی بەرزەنجەیە کە لە نێوانە و سنوورە و کەرکووکدا کاروانچێتی کردووە. دایکی عەلیمەردان خەڵکی گوندی ئیبراهیم غوڵام بووە و لە هۆزی زەنگەنەیە. عەلیمەردان تەمەنی تەنیا 6 ساڵ بووە کاتێک باوکی کۆچی دوای دەکات. عەلیمەردان تەنیا خوشکێکی هەبووە و لە دوای مردنی باوکی خاڵی بەرپرسیاری بەخێوکردنیان دەگرێتە ئەستۆ. عەلیمەردان سەرەتا لە مزگەوتی بەرتەکیە بە شێوەی مەقام فێری تەجویدی قورئان خوێندن دەبێت. دواتر خاڵی دەیانباتە شارەدەی لەیلان لە باکووری خۆرهەڵاتی کەرکووک و لەوێ خەریکی کشتوکاڵ و ئاژەڵداری دەبێت. خاڵی ستەمێکی زۆری لە عەلیمەردان کردووە. لە تەمەنی 8 ساڵیدا شەوان لە چۆڵەوانی تا بەیانی عەلیمەردانی لە لای خەرمان بەجێ دەهێشت. ئەویش لە ترس تەنیایی خۆیدا شەوانە بە دەنگی بەرز لەسەر خەرمانەکە مەقامی ئەڵڵاوەیسی چڕیوە. شەوێکیان شێخ حەسیبی تاڵەبانی شێخی لەیلان گوێی لە دەنگێکی خۆش دەبێت کە مەقام دەبێژێت کە دەپرسێت پێی دەڵێن ئەوە عەلیمەردانی 8 ساڵانە. ئیدی لەوە بەدووە هەموو ئێواران عەلیمەردان دەباتە دیوەخانی خۆی بۆ وتنی مەقام و بەهرام خدر چاوەش تەمبوری بۆ ژەنیوە. لە تەمەنی 16 تا 18 ساڵاندا بەهۆی خۆشەویستی کچێک نێوانی لەگەڵ خاڵۆیدا تێک دەچێت کە ئامادە نابێت هاوسەرگیری بۆ ساز بکات. عەلیمەردان ئیدی لەیلان بەرەو گوندی هەفتەغاری نێوان دووز و داقووق بەجێ دەهێڵێت. لەوێ لە وێستگەی شەمەندەفەردا دەست دەکات بە کرێکاری. لە پاشەوەی خزمانی لەو گوندە کارەساتێکیان بەسەردادێت سەری خۆی بۆ بەغدا هەڵدەگرێت و ئیدی بە ڕۆژ قوڕەکاری دەکات و بە شەو لە وێستگەی شەمەندەفەرێکدا خەوتووە. عەلیمەردان لە سەرەتای ساڵی 20ەکان یەکەم مەقامی خۆی بە ناوی ئای لە بەغداد تۆمار دەکات. دواتر بەر لەوەی ڕووبکاتەوە لەیلان چەند بەستە و مەقامێکی تر تۆمار دەکات. کۆمپانیای بەیزافۆن کە دەزانن مەقامەکانی عەلیمەردان خواستی گوێگرتنی زۆریان لەسەر بووە نردوویانە بە شوێنیدا و بردوویانەتەوە بۆ بەغداد. لەوێ چوار قەوانی بۆ تۆمار دەکەن کە یەکێکیانی بۆ خۆشەویستەکەی شارۆچکەی لەیلان تۆمار کردووە. لە ساڵی 1932دا چووەتە قاهیرە و لەوێ بە زمانی کوردی مەقامی چڕیوە. هەروەها لە 1932دا کاتێک ڕادیۆی عێراق لەلایەن شاغازیەوە دادەمەزرێت عەلیمەردان لەوێ دەست بەکار دەبێت و هەفتەی ڕۆژێک بۆ ماوەی کاتژمێر و نیوێک مەقام و بەستەی بە زمانی کوردی چڕیوە. لە 1937دا لەگەڵ خاتوو زەینەب محەممەد ژیانی هاوسەری پێکهێناوە. لە 1939دا کە بەشی کوردی ڕادیۆکە کراوەتەوە عەلیمەردان و کامیل کاکەمین ئەو ئێزگەیە بەڕێوە دەبن. مامۆستا مەردان لایەنی هونەری و میوزیکی ڕێکخستووە کامیلیش بێژەر و پێشکەشکار بووە. ئەو مەقامزانە ناوناسراوەی کورد لە 1949دا بووەتە مامۆستای پەیمانگەی نابینایان و وانەی سۆڵڤێجی بە قوتابیان وتووەتەوە. لەوە بەدوا لە چەند ئێزگەیەکی بەناوبانگی وڵاتانی عەرەبی و هەرێمیدا گۆرانی کوردی وتووە. لەوانە ڕادیۆی شەرقولەدەن، بەیروت و شام و تاران و کرماشان و چەندین شوێنی تر. لە سەرەتای 60ەکاندا دەچێتە کرماشان و تاران و لەوێ چەند ئاهەنگێک ساز دەکات کە لەوێدا شای ئێران و وەزارەتی ڕاگەیاندن خەڵاتی جامی زێوین و کاتژمێری زێڕینی پێدەدەن. هەر لە کرماشان ماوەیەک میوانی مامۆستا حەسەن زیرەکیش دەبێت. لە باکووری کوردستان لە گوندێکی نزیکی وان جارێک لەسەر زمانی کوردی لەگەڵ شوانێکی تورک دەبێت بە دەمەقاڵەی. دواتر دەڕۆژ بە تۆمەتی سوکایەتیکردن بە ئاتاتورک زیندانی دەکرێت. دوای ئازادکردنیشی دەوڵەتی تورک هەموو کەرەستە و پارە و کارە مۆسیقیەکانی لێزەوت دەکرد. عەلیمەردان دوای ئەوە سێ خەڵاتی بەناوبانگ وەردەگرێت دەگەڕێتەوە بۆ بەغداد بۆ سەر پیشە کۆنەکەی و لە ڕادیۆی بەغداد دەست بەکار دەبێتەوە. مامۆستا عەلیمەردان هەرگیز سازشی لەسەر شوناسی کوردبوونی خۆی نەکردووە و ژمارەیەک لە سەرکردەکانی شۆڕشی کوردی ناسیوە و هەمووان بەڕێزەوە ستایشی عەلیمەردانیان کردووە. مامۆستا عەلیمەردان جگە لەوەی هەموو جۆرەکانی مەقامی بەباشی زانیوە و دەنگبێژێکی ناوازە و گەنجینەیەکی مەزنی هونەری کوردی بووە. لە هەمان کاتدا داهێنەرێکی مەزنی مەقام و بەستەی کوردیش بووە. هەر لەو بوارەدا داهێنەری جۆرە مەقامێکە لە میوزیکی کوردیدا پێی دەڵێن مەقامی عەلیمەردان. مامۆستا عەلیمەردان لە ساڵی 1980 تووشی نەخۆشی دڵ دەبێت و دڵی لە ڕۆژی 24 تەمووزی 1981 بۆ دوجار ماڵاوایی لە ژیان و نیشتمان دەکات و دەبێتە ئاستێرەیەکی درەوشاوە لە ئاسمانی هونەر و مۆسیقای کوردی و قوتابخانەیەکی بە نرخ بۆ چەندین هونەرمەند و دەنگبێژی بەناوبانگی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی کوردستان.